لە پارێزگای هەولێر دەست دەکەین بە کردنەوەی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، واتە لە سنتەری شاری هەولێر و سەرجەم قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای هەولێر. بۆ ئەم مەبەستە فەرمانگەکەمان لە ڕابردوو لە کاتی بەڕێوەبردننی پرۆسەی ڕیفراندۆم 53 بنکە سەرپەرشتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان دەکرد. بەڵام ئێستا دوای ڕەزامەندی کارگێڕی هەڵبژاردن 23 بنکەی ترمان زیاد کرد، واتە کۆی ئەو بنکانەی کە پەیوەستن بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بریتین لە 76 بنکە. مەبەستمان لەم زیادکردنە ئەوە بووە کە پاڵەپەستۆ لەسەر بنکەکانی لاوەچی کەم بکرێتەوە، لە هەمان کاتیشدا لە ناو سنتەری شاری هەولێر و لە قەزا و ناحیەکان کار ئاسانی بکرێت بۆ دەنگدەران بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی ڕێکوپێک ڕوو لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. لە کۆی 76 بنکە 36 بنکە دەکەوێتە ناو سنتەری شاری هەولێر و 40 بنکە دەکەوێتە دەوروبەری شاری هەولێر واتە سەرجەم قەزا و ناحیەکان.